هەروەک دەزانن دوای ماوەیەکی دوور و درێژ حکوومەتی فدرالی بڕەبوجەیەکی بۆ ئەم مانگە بۆ هەرێم نارد کە ئەمە ئەو کەلێنەی کە مابووەوە بۆ دابینکردنی موچە دەتوانێت تەحەدیێکی زۆر پڕی بکاتەوە. ئێمە پێشتریش بەڵێنماندا بوو بە پێی بودجەی بەردەست موچە دابین دەکەین. لێرەدا ئێمڕۆ ئێمە کۆبوونەوەیەکی ئەنجومەنی باڵای ئابووریمان هەبوو و پێشتریش بڕیاری ئەنجومەنی وەزیرانمان هەبوو کە هەر کاتێک توانیمان موچە بەبێ لێبڕین بدەین ئێمە بێگومان موچەی خەڵک وەکو خۆی بەبێ بڕین دابەشی دەکەین. لێرەوە دەمەوێ بە هەموو ئێوەی خۆشەویست هاوڵاتیانی خۆشەویست ڕابگەینم کە بڕیاری ئەنجومەنی باڵای ئابووری و هەروەها بڕیاری ئەنجومەنی وەزیرانیشە کە ئێمە لەو مانگەوە موچەی خەڵکی کوردستان بەبێ لێبڕین دابینی دەکەین و هیوادارم حکوومەتی فدرالی لەو بەڵێنەی خۆی بەردەوام بێت بۆ ناردنی ئەو بڕەبوجەیە بۆ ئەوەی بتوانێت لە مانگەکانی داهاتووش بەم شێوەیە موچەی خەڵک بەبێ بڕین دابەش بکەین. بەڵام زۆری دەمێنێتەوە لەسەر ئەوەی کە ئایا حکوومەتی فدرالی بەڵێنەکەی خۆی جێبەجێ دەکات یان نە. جگە لە موچەخۆران هەموو هاوڵاتیانی کوردستانیش مافیان هەیە بۆ ئەوەی حکوومەت خزمەتیان بکە. دابینکردنی ئاوە، کارەبایە، ڕێگەوبانە، پرۆژەکانە و ئەمە ئەرکی حکوومەتە بۆ ئەوەی ئەم خزمەت گوزاریانە بە هەموو خەڵکی کوردستان بگەینێت بە وانەیە کە موچەش وەرناگرن. ئەو جوتیارانەی کە بۆ خۆیان کار دەکەن ئەرکی حکوومەت بووە بۆ ئەوەی بتوانێت کارێکی وا بکات کە بەرهەمەکانی خۆیان ساغ بکەنەوە. فرەچەشنکردن و هەمەجۆرکردنی داهاتەکان ئەرکێکی لە پێشینەی حکوومەتی هەرێم بووە. ئێمە هەوڵمان داوە بێ ئەوەی ئێمە هیچ قەرزێ بکەین بیر لەوە بکەینەوە کە لە داهاتوودا خەڵکی کوردستان بتوانن متمانە بە داهاتەکانی خۆیان بکەن.